یەکەم سەردانمان بۆ بەڕێز وەزیری ناوخۆی عراقی بوو ئوستاد قاسم العەرەجی و داوامان کرد کەوا چەند بەڕێوەبەرایەتیەک دروست بکرێ ئیستیحداث بکرێ لەبەرەوەی پارێزگاری هەڵەبجە پارێزگاری 19ەمە لە سەرانسەری عێراقا وەکو پارێزگارەکانی کە ئەبێت تەعاملی لەگەڵا بکرێ بۆیە داوامان کرد کە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە ئیستیحداث بکرێ و دروست بکرێ و بەڕێزی فەرمانیدا و بەفەرمی لەسەر نووسراوەکان ڕەزامەندیدا و هەروەها داوامان کرد تابلۆی تایبەت بە پارێزگای هەڵەبجە دروست بکرێ بەڕێزی بە هەمان شێوە ڕەزامەندیدا لەسەرەوە و دوای ئەوە داوامان کرد کەوا بەڕێوەبەرایەتی پۆلیسی گومرکی پارێزگای هەڵەبجە دروست بکرێ بە هەمان شێوە بەڕێزی ڕەزامەندیدا و داوامان کرد دواتر ڕەزامەندی بدا لەسەر بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامەی پارێزگای هەڵەبجە و دوای ئەوەش بەڕێوەبەرایەتی ئەحوال مەدەنی و بەڕێوەبەرایەتی کارتی نیشتیمانی و هەروەها بەڕێوەبەرایەتی نیشنگە ئیقامەی پارێزگای هەڵەبجە بەڕێزی لەسەر هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانە ڕەزامەندیدا بۆ ئیستیحداثکردنی ماوەتەوە لە چەند ڕۆژی داهاتووە فەرمانەکان بە نووسراوی فەرمی بگاتە حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئەویش ڕەزامەندی بدا لەسەر دروستکردنیان و ئیستیحداثکردنیان دوای ئەوە کە لە ئێستەوە لەمڕۆوە وەکوە بینن هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانەی کەوا ئیتحادین و فدرالین فەرمانیان بۆ دەرچوو کە لە پارێزگای هەڵەبجە دەست بەکار بن